ئەنجا ئەبێ ئەوە بزانین لە شەڕی ئەم حاکمە مرتەدانەیە مەرج نییە بەرەی کوفر و بەرەی ئیمان لێک جودا بوو بنەوە. هەندێک کەسیش ئەماکەن بە حجە، هەندێک کەس دەڵێن نا بێ ئێوە وەختێک کە جیهادەکەن بەرەی جیهاد هەبێ و لە شوێنێکی ترابێ و بەرەی ئەهلی ئیمان و بەرەی ئەهلی کوفر بەرامبەر یەکوەستا بن و هەرێکە شوێن و جێگا و ڕێگای خۆیان هەبێ. یعنی مجاهدان لە ناوچەیەکی دارالئیسلامی خۆیان نابن و حاکمی مرتد و هاوبیر و هاوکارەکانیشی لە دارالکوفرێکی سربەخۆ خۆیانە. ئەمە کە هەندێک کەسەیکەن بە بەهانەی جیهاد نەکردنەکە، هەرچەند ئەمە کەمتر لە لای وڵاتی ئێمە هەیە، زۆرتر لە ناو عەرەبەکانە بە تایبەتی لە میسرەکانە ئەمە تەرحەکرا. ئەمە کە پێشتر لە ئیبن تەیمیە ڕەحیمە الله نەقڵمان کرد، هەر خۆی ئەمە بەسە بۆ ڕەتکردنەوە و بەرپەرشدانەوە و ڕەواندنەوەی ئەم گومان. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی کە ئیجماعی ئومەت لەسەر ئەوەیە کە ئەگەر دوژمن هاتە سەر ناوچەیەکی ئەهلی ئیسلام، جیهاد بەرامبەریانە بێتە فەرزی عین و هەموو مسلمانانە بێ جیهادەکە بکەن تا دوژمنەکە دەرەپەڕێن. لە دەرپەڕاندنی دوژمنە دوو بەرەی جودا کوا دروستە بێ. دوژمنێک یەکسەر هاتۆتە ناو وڵاتی مسلمانان، سوپا و قووەتی عەسکەری هەمووی تەوزیع بۆ بەسەر شوێنی مسلمانەکانە بە گەڕک و کۆڵانەکانیان. وەختێک ئەم خەڵکە هەمووی ڕائەپەڕن بۆ دەرپەڕاندنەوەی ئەو حکومە، لەکوێ ئەمە دوو بەرە دروستە بێ. حاکم و هاوبیر و دەس و پێوەنەکەشی بە هەمان شێوە تێکەڵ بە کۆمەڵگە مسلمانەکە بوون. حاڵەتی ئەم مرتەدانە هەروەکو حاڵەتی ئەو لەشکرەوەیە کە دێتە ناو مسلمانانەوە. هەر کەسێ بۆ جیهادکردن دژی ئەمانە مەرجی وابێنێتەوە، ئەبێ داوای بەڵگەی شەرعی لێ بکەین. مەرجێکیش لە قورئان و سوننەتان نەبوو بێ، شتێکی باتڵە و داهێنانێکی نادروستە و کەس پابند ناکا بخۆیەوە. نابینی کەسێک لە ئەهلی عیلمی شەرعی ئاماژەی بە شتێکی وا کردووە کە ئەمە مەرجە دوو بەرەی جەنگ بەرامبەر بە یەکتری دروست بوو بن بەرەی ئیمان و بەرەی کوفر. هەرچی هەیە و نییە ئەوەیە کە ئیبن قودامە ڕەحیمە الله باسی کردو کە ئەگەر دوژمن هێرشی هێنایە سەر مسلمانان، مسلمانەکان بۆیان هەیە بکشێنەوە ناو قەڵاکانیان. ئەمما مەسەلەی حاکمی کافری مرتد دەقی ڕۆشن و ئاشکرای لەسەرەوەکو فەرمودەکەی عوبادەی کوڕی سامت و ئەن لا ننازع الأمر أهله إلا أن تروا كفرا بواحا عندكم من الله فيه برهان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نە لەم فەرمودەیە و نە لە فەرمودەی ترا ئەوەی نەکردووە بە مەرج کە بەرەی جەنگی هەردوو لا لێک جودا بن و مسلمانان و کافران تێکەڵ نەبوو. هیچ کەسێکیش لە زانایان و شەراناسان شتی وایان بە مەرج دانەناو. پێشتریش قسەکانی قازی عیاض و ئیبن حەجەرمان هێنایەوە کە ئەم شتانیان زۆرتر ڕوون کردبووە. ئەمانن کە ئەم فەرمودیان شەرح کردو فەرمودەکەی لای عوبادەی کوڕی سامی. ئەگەر ئەژڵێن لە ڕووی هزر و ژیریەوە کە ئەوترە پێویستە بەرەی هەردوو لا جودا بێت و مسلمانان و کافران تێکەڵ نەبن، ئەڵێن هزر و ژیری هیچ حکمێک لەسەر مسلمانان فەرز ناکەن، چونکە هزر و ژیریەکان نازانین هیچێ بکەین بە حاکم. هزر و ژیری من یاهی تۆ یاهی ئەو یاهی زەید و عەمر و حەلان و فلان ناتوانین. ئەمە هیچ حکمێک لەسەر مسلمانان فەرز ناکە. فەرزی دین لە وەحیەوە هاتووە نەک لە هزر و ژیریەوە. ئەگەر بژڵێ مەسەلەیەکی ئیجتیهادیە، ئەڵێن ئەگەر گەیشتینە ئەوەی کە باشە ئیجتیهادیە و کاتاڵین ئەهلی ئیجتیهادکردنەکە کەسە عەسکەریەکانن کە هەڵسەنگاندنی ڕاست و دروستەکەن بۆ ئەو واقعی فەرز بووە لەسەریان. مەلایەک لە میحرابی مزگەوتێکایە چەند شارەزای عیلمە شەرعیەکە بێت، تەقیمی لایەنە عەسکەریەکەی بۆ ناکرێت کە دوژمن هاتوو تێکەڵاو بووە لەگەڵەوان. ئەوان پسپۆڕی مەیدانەکەن، ئەوانەی خبرەی عەسکەریان هەیە و ئەبێ ئیشەکەش بدرێتە دەست ئەوان. خوای گەورەش کە فەرمێ ئین الله یەأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ بە تەفسیل باز لەم ئەمانەتەکە ئەوەیە کە هەر کەسە تەخەسوسی خۆی وەربگرێت. ئەم ڕاستپاردەی کە بجێڕێتەوە بۆ ئەهلی خۆی ئەوەیە کە ڕاستپاردەی فتوادانەکە بێتەوە بۆ لای شەرعزان، ئەوی تریشیان کە پەیوەند بڕیاری ڕوو بە ڕووبوونەوەی کافرانی مرتەدیش
بە هەمان شێوە گەڕێت و بۆ لای ئەو کەسانی کە پسپۆری ئەوەن. ئەنجا لەم زەمانەیە لایەنی عسکەریە، لایەنی ئەمنیە، شیکاری سیاسیە، لێکدانەوەی استراتیژیەت و ناسینی مەڵبەندەکانی هێزی دەبڕێک ڕاچووی ناوچەکەیە یان هێزە دەرەکیەکەیە کە هاتووە، چونکە ئەمەی کە لێرە ئەبێ بە ئەهلی ئەو بڕیاردانە هەرەوە نییە کە شیکاری سیاسیە، ئەبێ لایەنی شەرعیش لێی مسۆگەر بین، دڵنیابین لەوە کە ئەمە شۆڕش بەرپاکردن شتێکی کارێکی شەرعیە، دژی حاکمێکی مرتدە و دەسەڵاتەکەی شەرعی نەماوە. ئەنجا احتیما دەکاتە سەر ئەوەی کە چۆنیەتی ئەم ئیشە ئەوە بڕیارێکی سەربازیانەیە، بڕیارێکی ئەمنیە، ناحی ئەمنی و دراساتی استراتیژی مەڵبەندەکانی هێزی ئەوانی دیاری کردووە. ئەنجا اختیارکردنی زەمەنی شۆڕش بەرپاکردنەکە ئەوەژی علاقە هەیە بەسەر تەخەسوساتێکی ترەوە کە ئەوانە شیکاری سیاسیەکەن، ئەوەی توێژینەوەیان هەیە، ئەوانەی بە دووداچوونەکەن زۆر بۆ ڕەفتارە سیاسیەکان، بۆ دراسەکردنی هێزی، خاڵی هێز و خاڵی لاوازی. ئەمانە بەسەرجەم ئەبێ لایەنی شەرعی، لایەنی عسکەری، لایەنی ئەمنی، لایەنی شیکاری سیاسی و اختیاری زەمانەکە ئەمانەوەی بخرێتە بەرچاو. ئەگەر ئەمانە لە توانایە بوون تەپەن ئەو کاتە هەرێکە ئەم پسپۆرانە ئیش و کاری خۆیانەکەن و ئەوترێ. ئەگەر ئەندامی کۆمەڵێکی جیهادی هەبوو کە ئەم شتانەی تیابوو، بەڵام بەبێ پرسی ئەمیر هێشتا ئەمیریان نیە یا کۆمەڵکاریەکی مەزبوطیان نیە و کەوتنە ئەم ئیشەوە، ئەوە ناڵێ. ئێمە بەسمان لەمە نییە. ئەگەر کردیشان تەبەن خەڵکانە کردیان خۆ کارەکە ناشەرعی نابێ، وەکو حەسەن ئەیوب لە باسی جیهادا فەرمێ ئەگەر کابرا ڕۆمانەیەکی گر بە دەستیەوە بە تاقی تەنیا ڕۆی بەرەو دوژمن و ئەژزانەکە کوژرێ، کەس ناتوانێت پێی بڵێ شەهید نیە و ئەحکامی شەهیدیش وەرەگرێ، بە تاقی تەنیاش چووە. بەڵام ئەم بە تاقی تەنیا کارکردنە خوای پەروەردگار باسی سەیدنا موسامان بۆیە بۆ جێڕێتەوە لە سوورەی قەسەس، هەروە لە شوێنی ترە کە ئەفەرمێ فەوەکەزەهو موسا فەقەضا عەلەی، بۆ کەسێکی لە کابرای بەنو ئیسرائیلیدا قبتیدا و کوشتی لە جەماعەتی فرعون. بەڵام خوای پەروەردگار ئیشەکەی زۆر لەسەر گەورە نەکرد، یعنی ئیشی تاک کەسیەکە خۆی لە خۆیان ئیشێکی باشە، بەڵام ئەوە نییە ئەوەندە پەسەند بێت، چونکە بینای ئیشی لەسەر ناکرێت. تۆژەتەوە واقعەکە بگۆڕی، تۆژەتەوە ئەو هێزی کوفرە لادەی و ڕادەی. ئەمە بە کۆمەڵکاریەکی ئومەتی عەقائیدی بەهێزەکرێ کە مەشقیان کردووە، ئیعدادی تەواویان کردووە، نیەتیان بۆ خوا ساخ کردوێتەوە، بۆ دینەکە لێبڕاون، لایەنی شەرعی شارەزا بوون کە ئەحکامەکان ئەم مرتەدانە ئەگرێتەوە، شۆڕشەکەیان شەرعیە، و هەروەها لایەنی مادیان پارە ئیمکانیەتیان بەقەدر بەڕادەیەک هەیە، چەکیان هەیە، ڕوبەڕووبوونەکەیان دراسە کردووە. بەهەرحاڵ ئەمانە تەبەن هەمووی دراسی ئەوە کرێ وخوای گەورەش فەرمێ فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين. تۆ لە پێناوی خوای پەروەردگارە بجەنگێ، داوا لە کەسی غێری نەفسی خۆت مەکە، بەڵام هانیاندا لەسەر جیهادکردنەکە. ئەوانەی ئەم گومانە بڵاوەکەنەوە کە ئەڵێ نەبێ هەردوو بەرەکە جیاب بێتەوە، ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای هیجرەتکردن بۆ مەدینە چووە جیهاد و جەنگەوە کە مسلمانان ناوچە و بەرە و ڕیزی خۆیان جودا بوو بۆ دارالئیسلامی خۆیانەوە. بەڵام ئەم قسەیە نابێتە بەڵگە، ناشێت جیهادکردنی پێوە ببەسرێتەوە، چونکە هیچ بەڵگەیەکی شەرعی لەبەردەستانیە کە ڕێ لە جیهادگرتنەکە بگرێ لە غەیری ئەم حاڵەتی هەبوونی ناوچە و ڕیز و بەرەی جودایە. پاشان ئەو زەمانە زەمانی داڕشتنی شەرع بوو، وحی بەردەوام بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەحکامی بە ڕەفتار نیشانەدان. بەڵام لەم زەمانەیە کە شەرع تەواو بووە و ئەحکامەکانی داڕێژراونە اليوم أكملت لكم دينكم، کۆڕای ئومەت لەسەر ئەوەیە کە ئەگەر دوژمنی کافر هێرشی هێنایە سەر وڵاتێک، جیهاد لەسەر دانیشتوانی ئەو وڵاتە بێتە فەرزی عین. باشە خۆ کافر و مسلمانەکان لە یەک وڵاتان و مسلمانان بە زەبری هێزی دوژمن خاوەنی وڵاتەکەیان نەماون، ناشتوانە شار و وڵات چۆڵکەن و بڕۆنە شوێنێکی تر. جیهادەکەشیان لەسەر فەرزە. چۆن جیهادەکە ئەکەن کە ئەو هاتۆتە ناو شارەکەیانەوە؟ حتممە نەبێت لەو کات و شوێنەشا جیهادەکە بەرپا بکەن. ئەم مرتەدانەش وەهان
هێزی ئەم حاکمە مرتەدە لەکوێ ئێستا؟ هێزی پێشمەرگە و هێزی ئەنتی تیرۆر و هێزی ئاسایش و هێزی حیزب و هێزەکانی تری کە هەمووی بوون بە چوار پەنجەی مشتی ئەم تاغوتە. هەر لەناو خەڵکەیان کەوابوو شۆڕشکردن دژی حکومەت و حاکمی مرتد پەیوەندی تەنها بە هەبوون و نەبوونی بڕ و ڕادەی هێزەکەەوە هەیە. یەزید کوڕی الوەلید هێزەکەی لەبەردەستا بوو لە ناو قەسر ئەیتوانی بگاتە ناو قەسر، ئەیتوانی من انقلابە بکا بەسەر ئەم تاغوتە ملحیدەیە ئەم مجریمەیە، تەواو انقلابەکەی کردوتەوە. اینجا ئەمەش لە وڵاتێک و بە وڵاتێکەکە فەرقەکە. ئەوی تەقدیری هێزەکەژەکە لەلایەنی قەبارە و کاریگەرێتێکەوە وتمان ئەهلی شارەزایی خۆیەتی، ینی پسپۆرانی چۆنەتی شۆڕشکردن و سەربازی و ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوە و هەڵبژاردننی کات و لێزانینی ئەوانەیە ناسینی مرکزەکانی قووەت. ئەگەر ئەو کۆمەڵی کە ئەخوازن دژایەتی تاغوتەکە ڕاگەێنن کە هەوڵی لادان و ڕادانی خۆی و بیر و باوەڕ و سیستمەکەیەدەن، ئەگەر لەگەڵ خوای گەورە ڕازگۆ بن حتمما خوای گەورەش ڕێنماییانەکە بەرەو قۆناغەکانی سەرکەوتنیان بە. خوای گەورە فەرمێ فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم. ئەمە بۆ سەحابێ بەڕێزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەیعەتیاندایە لەسەر مناسەڕەکردنی ئەم دینە، ئەفەرمێ کە خوای گەورە زانی ئەوەی لە ناخی دڵ و دەروونیانایە ڕاستگۆن، یعنی ئەو بەیعەتێک کە بە پێغەمبەری خوایان داوە بۆ سەرخستنی دینەکە ڕاستە لە ناخی دڵ و دەروونیانەوە لەبەر خاتری خوای گەورە داویانە، خوای گەورە سوکناو هێمنی و ئەمانی ڕژانە ناو دڵ و دەروونیانەوە. هەروەها فەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم. ئەو کەسانەی باوەڕیان هێناوە و کردەوەی چاچیان کردووە، خوای گەورە هەر بە ئیمانی خۆیان و لەبەر ئیمانەکەیان ڕێنمایی زیاتریانەکە. ئەمما ئەوانەی ئەم جیهادیان واز لێ هێناوە هەر بەوەنە نەوەستاون کەوتونەتە سارکردنەوەی خەڵکەکەی تریش، بەم جۆرە گومانانەی تر پشتیان چۆڵەکەن بێەوەی بە خۆیان بزان کە خودی سارکردنەوەکەیان سزایەکی قەدەری خواییە بۆیان و سەرنجامی پاڵدانەوە و سارکردنەوەکەشیان خوای گەورە هەر عقوبەیان نەدا، بەڵام ئەمەش کە هیدایەتی نەداون بۆی بچنە ڕیزی مجاهیدەکانەوە خۆی لە خۆیان دیسان عقوبەیەکە لە سەریان، چکە ڕێنمایی نەکردنی خوای گەورە سزایە. ئەو کەسانەی پێ سزادا کە چاویان لە ئاستی حەقا نوقێن، خوای گەورە فەرمێ رضوا بأن يكونوا مع الخوالف وطبع على قلوبهم فهم لا يفقهون. سێش ئیشەکەی خۆیان کە کردویانە رضوا بأن يكونوا مع الخوالف، کە ڕازی بوون لەگەڵ دواکەوتەکان و تەمەڵەکانە دانیشتنەوەی کە لە ڕیزی جیهادا نەبوون و پاڵیاندا بۆ ڕازی بوون ئەمانیش بچنە ڕیزی ئەو خەوالیفانە. وطبع على قلوبهم، خوای گەورەش مۆری نابە دڵیان فهم لا يفقهون. ئیتر ئەوانە پێی پێبردنیان ئەقڵ پێشکاندنیان درکردنیان بەم حەقیقەتە بەم ڕێسە عەقائیدیە تێگەیشتنیان لەم سونەتە گەردوونیە ئەمە لایەن لەلا نامێنێ، چونکە لە ڕیزی جیهادەکە بە عەمدەن دواکەوتون، خۆیان دزیوەتەوە، خۆیان بەوە تەفرەداوە کە نازانن، ناتوانن، ناوێرن، بەرەی شەڕەکە جودان نەبووتەوە لە یەکتری. بابم خەڵکە ئەم پێشمەرگا ئەم مجاهیدانە ئەکسەرەن هەموو فسقیان تایە، ئەمە گوناحەکەن، ئەمە تەربیەتیان تەواو نییە، یا ئەم ئەمیرە کاکە هێ هەر خۆی فەرزکە، ئەمە ئیتر بەم جۆرە حوجانەکە لای خوای گەورە نابن مەحوجە. خوای گەورەش هیدایەتدانەکەی بۆ جیهادکردنەکە لێ بڕیون کە ئەو خۆی لە خۆیان عقوبەیەکی زۆر گەورەیە. یعنی سەیرە کە خوای گەورە ئەگەر مسلمان بە دیقەتەوە سیر بدا و ئیماندارانە تێ بڕوانێ، سەیری کە خوای پەروەردگار عقوبەی ئەوانەی دا بەوەی کە جیهادیان جیهاد جارێککە لەگەڵ پێغەمبەری خوا ناکەن عەلەیهی سەڵات وسەلام. فإن رجعك الله إلى طائفة منهم فاستأذنوك للخروج، ئەگەر گەڕایتەوە جارێکی کە ئەمانە هاتنەوە بۆلات، ئەمانەی کە ئێستا بەشداری جیهادەکەیان لەگەڵ نەکردویت، ئەگەر جارێکی کە هاتنەوە داوایان لێکردی مۆڵەتیان بدەی بۆ ئەوەی بێنە دەرێ و جیهادەکە لەگەڵ جەنابتا بکەن، فقل لن تخرجوا معي أبدا، هەتایە جارێکی کە ئێوە نایەنەوە ڕیزی ئەم جیهادە، ولن تقاتلوا معي عدوة، هەتا ماویشن، هەتایە کوشتاری دوژمنێکیش ناکەن لەگەڵ منە. إنكم رضيتم بالقعود أول مرة، ئێوە ڕازی بوون بەم دانیشتنەتان
لە یەکەم جارە فەقعدوا مع الخالفین دەدانیشتنەوە هەر لەگەڵ ئەو کەسانەی کە خەوالیفن سەیری کە سبحان الله ئەمە گەر ئینسانی ئیماندار هەستی پێ بکە عقوبەیەکی زۆر گەورەیە کەچی ئەم خەڵکە ئێستا ئەم لەزەت لەم عقوبەیە ئەچێژن ئەم عقوبەیە بە سەربەرزی و خەڵاتی خوایی ئەزانن ئەڵێ بەخوا باشە کە ئێمە لەو جیهادەنین بەخوا باشە سەرمان سوو کە برا ئێمە نەڕۆشتین ناو ئەم فیتنەیەوە کە ناویشێنن فیتنە خوای گەورەشە فەرمێ ئەلا فی الفتنەتی سەقەتوا ئاخرەوانە خۆیان کەوتونەتە ناو فیتنەکەوە ئەوان نازانن چۆن ئیمانیان لەق بۆ ئیمانیان زەعیف آخر خوای گەورە فەرمێ ئیلا تەنفیڕوا یعذبکم عذابا ئەلیما ئەگەر لە پێناوی خوای ڕانەپەڕن و هیجرەت و جیهادەکە نەکەن خوای گەورە سزایەکی بەژانە هێنێتە سەرتان و ئەنجا وەیەستەبدیل قەوما غەیرەکم کەسانی ترەکاتە بەدیلی ئێوە کە وەکو ئێوەش نابن دین و دیندارێتێکە و جیهادەکەشە پارێزن وەلا تەضوڕوه شەیئا ئێوە هیچ زیانێکیشیان لێ نادن لە زۆر هیچ زیانێک لە خوای گەورە نادن والله على كل شيء قدير خوای گەورە بەسەر هەموو شتێکا بەتوانایە إلا تنصروه فقد نصره الله ئەگەر ئێوەش سەری نەخەن خۆتا ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆتا خوای گەورە سەری خستو ئەم گومانە ئەم قسەیە جودابوونەوەی ناوچە و ڕیز و بەرەی ئەهلی کوفر و ناوچە و ڕیز و بەرەی ئەهلی ئیمان کە ببێ بە مەرجێک بۆ جیهادکردن قسەیەکی هیچ و پوچ و بۆ گەنە ئەنجامەکەی وازێنانە لە جیهاد کەنارکردنی هەردوو جۆرەکەی جیهاد بە تایبەتی جیهادی بەرگری یعنی تاغوتان دێنە سەرمان وەکوێ حاڵەتی ئێستا وەڵا بە حجەیەوەی کە طبعا من لەگەڵ ئەمە حجەی تەرەفێکیانە هەندێک هەیەڵێ بەخوا نازانین هەندێکڵێ ناتوانین هەندێکڵێ ناوێرین هەندێکی کاڵ بەخوا برا بەم سەرمایە چۆن نەکرێ هەندێک کاڵە برایمە بچینە ئەو شاخ و چێوە ئەی باشە چێنانێکمان بۆ دێنێ ئەی برا بە چیە ژین اینجا چەکمان چۆن پێ پەیاکرێ براگەر بریندارێکمان بوو خۆ بێ لی گەڕین بمرێ ئەی بیبێن بۆ چ خەستەخانەیەک ئەنجا چۆن ئێمە دەرەقەتی ئەم هەموو دێین کاکەمە ئیشیان کردو ئێمە نێودەوڵەتیان تارەهینیان لەگەڵای بێفڕۆکەوان کە هەرچی شتێکی بیری لێکاتەوە پەلوپۆی خۆی زیاترەشکێنێ چۆچی خۆی زیاترەشکێنە نازانێ باشە هەموو ئەمانەی تریش بە مەفرەزە سەرەتایەکانی ئەمانەوە دەستیان پێ کردووە خۆ مەفرەزە سەرەتایەکانی یەکێتی لەو دەشتی گەرمیانە کە شاخی لێ نییە ئاوا چوونە سەر دوژمن سەر حکومەت هەر بە کلاشنکۆفێکی بەسیتەوە چوون تا وردە ئاربیزیان پیا بکرد ئەنجا ئاوا چوونە سەر لەشکر و سەر جێیش هەتاکو غەنیمەتیان دەستکەوت یعنی تۆ هەروە بزانی لە پڕێگە بێ ببی بە کوڕێک چۆن نەتوانی تۆ یەکسەر ببی بە ساحەبی شۆڕشێک ئەنجا کاتە چۆن پێت دەکرێ بە شڕواڵێکی بە نەخوێن لاسیکەوە بە بیجامەیەکەوە پەروەردەبووی و دوای بچی بۆ شاخ و چیەوە بڵێ وەڵا ئەو ئاربیجێ بدەن بە من بەرهەمی ئەم قسە بۆگەنە نەتیجەکەی ئام زەلیلیەکە و خەڵکەی چێژێ چکەمە ماوەیەکی کەم هەر ئەم قسە لە هەر وڵاتێ بیکەی ماوەیەکی کەمی بەسەر ناڕۆکێتر هیچ مسلمانی بیر لە هیچ شتێک لە جۆرەکانی جیهاد ناکاتەوە ئەمەش زۆر خەتەرە بەڵام دووریش نییە بە ڕەنجی کوفری دەرەکی و تاغوتی ناوەکی و چاواشەکاری و بە زیوانی بەرسێبەر و بە زۆر و زێڕ و بە چاواشەکاری هەر ئاوا هەموو جیهادەکە بپوچێنەوە شوێتر ئیسلامەتەکە تینی نامێنێ دەیان وڵات هەبوون کە پایتەختی حکمی شەرع و شارستانەتی ئیسلامەتی بوون ئیسلامیان تیا کوژایەوە خۆ ئەندەلوس 600 ساڵ مەرکەزی ئیسلام بوو لە زمانی عەبدوڕەحمانی سێما کە خۆی ویستی ژن بێنێ وتی ئەمە ئافرەتێ بێنم کە حافظی قورئان و بوخاری بێ هەر کەسێک کچێکی وای هەیە قوتیلەیەک لەسەر دەرگاکەی هەڵکە سەیران کرد 3000 ماڵ قوتیلەی لەسەر داناوە یعنی 3000 کچی حافظ قورئانی حافظ بوخاری لەوێ هەیە ئەنجا شروتەکانی کەمتر کردەوە زیاتری کرد شروتەکان بۆی ئەم جارە بێ شارەزا بێ لە فقهی مالیکیە ئەنجا شارەزا بێ لە فڵان شتە ئەنجا شارەزا لە فڵان شتە تا گەیاندێ 20 ئافرەتمانەوە اختیاری کرد خۆ بوخارە مەرکەزی دین بوو سەمەرقەند مەرکەزی دین بوو تورکستان مەرکەزی دین بوو هەموو ناوچەی بەڵقان ئەلبانیا و بۆسنە و هەرسک و ئەمانە هەمووی مەرکەزی دین و جیهاد بوون ئەو شوێنانە یعنی چەند هەرێم و ناوچەی وڵاتی مسلمانان ئاوکەوتە بەرپێی کافر و کوفری شەڕانی هاتە ناوی برا پێشەوەی پورتوغال بچێ بۆ ئەندۆنیسیا خۆ وڵاتانە هەمووی وڵاتی مسلمان بوون
خۆ هەندستان 600 ساڵ حکمی ئیسلامی لەسەر بوو مەغۆڵە مسلمانەکانیان کرد. خۆ فەتانی جنوبی تایلەند آخر سولتان ئەحمەد حکمی شەرعیانە بربەڕێوە. مالیزیا و ئەندۆنیسیا و جنوبی فیلیپین کە مەندەناوە و جنوبی تایلەند کە فەتانی و دەوروبەرێتی ئەوانە هەموو یەک وڵات بوون، یەک شوێن بوون. دوایش کە جیابوو بوونەوە لە یەکتری بەهۆی ئەو جوگرافیەی کە لە ناوچەکەیە هەیە، هەرێکەشیان سوڵتانی دروست کردبوو، هەرێکەش بۆ خۆیان ئیمارەتێک بوو بە شەریعەتی خوا حکمێ کرد، بەڵام کوای ئێستا حاڵەتیان. ئەنجامی سروشتی یعنی ئەنجامێکی سروشتیانەی ئەم دید لێڵیە و ئەم چەواشەکاریە و ئەم گومانە شەیتانیانە ئەبینی ئاوا ئەو حکومانە هەمووی پورتوغالیەکان چوونە ئەو لە هۆڵندیەکان چوونە ئەندۆنیسیا، ئەنجا دوایەوە ئینگلیز هاتە ئەو ناوچانە، یابانیەکان دەسەڵاتیان پیا کرد، دوایی ئینگلیز هاتە هندستان، ئینگلیز هاتە عێراق و شام، ئینگلیز چووە میسر، فەڕەنسا چووە شیمالی مەغریب. برا حرەکەتی عەبدولکەریم خەتابی خەڵک لێی بێ ئاگای، یەکێکە لە گەورەترین حرەکەتی جیهادی کە لە وڵاتی مەغریبا ڕوویداوە. دوایش هەر کوفرزانی چۆن بەو چەواشەکاریە ئەم تائیفە بۆگەنەی هێنایە پێش و ئەم جەماعەتەی مەلیکی مەغریب محەممەدی پێنجەم کە ئێستا کوڕی حەسەنی دووەمە ئەو کوڕی حەسەنی یەکەم و نازام چێ بە دوای زنجیرە تاغوتێکی تر یەک لە دوای یەک ڕۆیشتو. ئەم شوێنانە کە ئەم وڵاتە غەربیانە داگیریان کرد هەمووی ئاوا فەوتە. لە شوێنان لە هەندێک شوێن هەر فتوا دراکەوە دژی ئینگلیز نابێت جیهاد بکەیت چونکە ئەهلی کتابن، وەکو کە لە هندستان ڕوویدا. یاوتیان ئەمانەوە ئولول ئەمرن، هاتوونەتە سەر وڵاتەکە وەکو لە میسر ڕوویدا. یخوای گەورە فەرمێ واطیعوا الرسول وأولی الأمر منکم، یعنی جۆڕایەلی خوا پێغەمبەری خوا بکەن، جۆڕایەلی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاربەدەستانی خۆتان بکەن. شێخ محەممەد ڕەشید ڕەزا ئەم گومانانەی لە تەفسیری مەنارەکەی خۆی هێناوەتەوە کە چەند کاریگەری خراپی هەبوو. لەبەر ئەمەیە کە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ فەرموو ئەوەی بناغەی دین هەڵەتەچێنێ جدال المنافق بالقورآن، ئەوە دووڕووە کە بەڵگە بە قورآنە هێنێتەوە گوایە دید و هەڵوێستی قورآنەکەی ئاوا گرتوۆتە بەر و ئەمان ڕاست. وەکو ئێستا کە ئەیبینین ناڵێن کابرا منافق، بەڵام جیدالەکەی جیدالی منافقینە کە دلیل بە قورآن دێنێت. هەر مەلاو داعی شەرعزانە بەم گومانانە مسلمانی مجاهید سار بکاتەوە لەبەر سەرخستن و هێشتنەوەی حکمی حاکمی مرتد گومان لە کوفریان نامێنێ، لە دین و ئومەتە چێتە دەرەوە. حکمی شەرعیانەش وەکو بەرامبەری وەکو حکمی کە تاغوتەکانە وەکو حکمی حاکمەکەیەتی. خوای گەورە فەرمێ ومن يتولهم منكم فإنه منهم. خاڵێکی تر ئەوەیە کە هەندێکی تر ئەویان کردووە بە مەرج کە حاکم و دەستە و پەیوەند و هاوبیرە مرتدەکانی پێویستە لە مسلمانان جودا بوو بنەوە، بەڵام ئەمە بۆ خۆی واقع و جودا بوونەتەوە. ئەوان سەرباز و پۆلیس و هاوکارانی ئەمانیش هەموو سەربازگەی خۆیان هەیە، مەرکەزی خۆیان هەیە، مەڵبەندی ئەمنیان هەیە، جلوبەرجی تایبەتیان هەیە، هەوەی تایبەتیان هەیە، نیشانەی تایبەتیان پێوەیە. بە جلوبەرگەکان ئەسنافی ئەوانی ژەزانین لە چ ڕوتبەیەکان، لە چ پۆلێکن، لە چ جەماعەتێکیانن. ئەمە ئەگەر مسلمانان تێکەڵاویان بوو بن، بۆ نمونە کاتی تێک چڕژانی جەنگ تێکەڵاویان بوو بن، یان بۆ هەواڵگرێتی و جاسوسی چوو بنە ناویانەوە، یا مسلمانی شاراون و لە ناویانان و یان ناچارن و لە ڕیزیانان یان هیتر، ئەمە شتێکی ترە. هەموو ئەم جۆرە مسلمانانە لە دوو حاڵەت تێ ناپەڕ. یەکەمیان لە زاهیریانە لە ئەهلی کوفر جودا نین و وەکو ئەوانن، ئەمانە هیچ بربەستێ لە ڕێی جەنگیانان نییە. وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێوێ فەرمێ ئەو کەسانە یعنی لە مسلمانەکان کە ئەوان یعنی کافرەکان بە زۆر هێناویان نەتە ناو خۆیانەوە و شەڕیان پێەکەن مادام ناچار کراون لەسەر نیەتی خۆیان زیندووەکرێنەوە. بەڵام ئێمە جەنگی هەموو سوپاکە ئەکەین، جەنگ لەگەڵ هەموویانە، چونکە جوێکردنەوەی ناچار لە غەیرە ناچار ئەستەمە. لە فەرمودەی صحیحە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يغزو هذا البيت جيش من الناس فبينما هم ببيداء من الأرض إذ خسف بهم فقيل يا رسول الله إن فيهم المكره فقال يبعثون على نياتهم. أفرمي لشكرك هێرشە هێنێ بۆ کەعبە،
لەو کاتەی لە دەشتێکا ئەبن خی گەورن نقمی زەمینیانە کە بە ئەرزان ڕۆچن عرضیان کرد ئەی پێغەمبەری خوا خۆ ناچاریشیان تایە کەم ناچار کراوە هێناویانە فەرمووی لەسەر نیەتی خۆیان زیندووەکرن و یعنی مەبەستیان چۆن و چی بووە و بۆچی بەشدار بوون بە پێی ئەوە پاداشت و سزاوەرەگرن لە ڕیوایەتی بوخاریە کە لە خات و عایشەوە خوا لێ ڕازی بێ هاتووە کە فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يغزو جيش الكعبة فإذا كانوا ببيداء من الأرض يخسف بأولهم وآخرهم قالت قلت يا رسول الله كيف يخسف بأولهم وآخرهم وفيهم أسواقهم ومن ليس منهم قال يخسف بأولهم وآخرهم ثم يبعثون على نياتهم فرموي لشكرك هيرشكات سر كعبة لو كاتيك لدشتك أبن خواهي گەورە سەرەتا و کۆتایان بە ئەرزا ڕۆئەبە نقمی زەویەکەیانەکە خات و عایشە خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ لێم پرسی ئەی پێغەمبەری خوا چۆن سەرەتا و کۆتایان نقمی زەویە بێ کە خەڵکێکی عەوامی بازاڕیان تایە فەرمووی سەرەتا و کۆتایان نقمە بن پاشان لەسەر نیەتی خۆیان زیندووەکرێن پاشانی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ بەردەوامێ بێتەوە کە لە مەجموعی فەتاوایە لە مجەلەدی 28ەمە هەر لە باسی تەتەر و مەغۆلایە بەردەوام بێ ئەفەرمێ خی گەورە لەشکرەکەی کە دایانویست ڕێز و حرمەتی کەعبەکەی بشکێنن هەمویان پێکەوە تەفروت و ناکە ناچار و سربەست لەگەڵ زانین و تواناشیانەکە لێکیان هەڵاوێرێ بەڵام لەگەڵ ئەوەشە دوایی بە پێی نیەتی خۆیان لەگەڵەکات و ئیتر چۆنەشە داوا لە مجاهیدێ بکرن ناچار و سربەستی بەرامبەرانیان لێک جاکات نا حکمی شەرع هەمویان وەکو یەک حسێبەکە تەنانەت ئەگەر کەسانێکیان وتیان ئێمە ناچار کرابووین کە بەشداری بکەین لیان قبول ناکرێت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مامی خۆی قبول نەکرد کە مامە عەباسێتی خوا لێ ڕازی بێ کە لە غەزای بەدرا بە دیلگیرا عەرزی پێغەمبەری خوای کرد عليه الصلاة والسلام یا رسول الله إني كنت مكرها ئەی پێغەمبەری خوا من ناچار کرابووم فقال أما ظاهرك فكان علينا وأما سريرتك فإلى الله تۆ لە ظاهریا لە ظاهری خۆتا کە دەرەکەوێت دژمان بووی پەنهانیەکەشتەوە حواڵی خوای گەوراکەین و تۆ لەم هێرشەیە ئامادە بووی تۆ بەرامبەرمان بووی تۆ لەگەڵ هێزەکەی بەرامبەر بووی پەنهانیەکەشتەوە بۆ خوای پەروەردگار لێگەڕین بۆیە هەروەکو دیلەکانی ترش حسەیبی بۆ کرا هەر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لەو مجەلەدەیە بەڵام لە لاپەڕە 547 بەدووەوە ئەفەرمێ ئێمە ناتوانین ناچار جودا بکەینەوە نە ئەیان ناسین نە نیشانێکیان پێوەیە ئەگەر بە پێی شەرعی خوا کوشتمانن ئەوە خاوەن عوزر و پاداشتین ئەوانیش کە لە ڕۆژی قیامەتا زیندووەکردنەوە بە پێی نیەتی خۆیان لەگەڵاکرێت و ئەگەر ناچارەکانیش لە بەرخاتری باڵا دەستی شەرع و سەروەری دینەکە کوژران نەخۆیان و نەمەبەستەکانیان گەورەتر نین لەو مجاهیدانە و لەو مەبەستەکانیان کە لەبەری بەرامبەرەوە ئەکوژرێن یعنی ئەوان ئەگەر هەر نیەتێکیان هەبوو بێ مادام لە ناو لەشکری کوفرابوون بۆ ئێمە کوشتنی ئەوانیش هەر جایزە کە نایان ناسین و پێمان گوێ ناکرێنەوە و ئێمە ئەبین بە خاوەن پاداشت ئەوانیش دوایی لەسەر نیەتی خۆیان زیندووەکەن مەرجەکانی ناچاری لە شوێنی ترا باسکران چ لە کاتێکا کە شەرع ڕێ بە مسڵمانانەدا بە ناچاری وەڵامی داوای کافران بدەنەوە ئەو مەرجانە لە زۆرینەی زۆری هاوبیر و هاوکارانی حاکمی مرتدانین بە کۆڕای زانایان بە ئیجماعی شەرعناسان بۆ هیچ مسلمانێک جائز نییە لە ناچارکردنیە مسلمانی تر بکوژ تۆ بۆت نییە لە ژێردەستی ئەمیرێکی مسلمانی شابی فەرمانت پێ بکە مسلمانێکی تری وەکو خۆت بکوژی خۆ ڕۆحی بکوژەکە لای خوای گەورە چاکتر نییە لە ڕۆحی کوژراوەکە جا ئەوە لە کاتی ناچاریە جائز نەبێت چۆن جائزە کابرا لە بەرخاتری مانەوەی خۆی لە بەرخاتری پاراستنی حیزبێکی عەلمانی لە بەرپاراستنی حاکمێکی مرتد و حکومەتێکی کافر لە بەرپاراستنی سیستمێکی لادینی هاوبیرانی خۆی بکا بە نیشانە و وزە ورەی خۆی لەگەڵ کافرانە بەگەڕخە دژی ئەو مسلمانانە و بێبیان کوژێ پاشان مسلمانان لە ڕیزی دوژمنی کافرا بن و بزانرێن و بناسرێن و بەڕواڵەتیانە دیار بن
کە سەربازانی ئیسلام لە بەرامبەریانەوە بتوانن لە کافراکانیان جیا بکەنەوە، ئەمە لە لای شەرعناسان پێوترە تەتەڕوس. یعنی کافران خۆیان داوەتە پشت مسلمانان و مسلمانەکانیان خزۆتە پێش خۆیان وەکو دیوارێکیان لێ کردن وەکو سەنگەرێک بۆی تیرەکە بەر ئەوان بکەوێت. مسلمانە مجاهیدەکان شەڕ ناوەستێن لەم حاڵەتە، چونکە دوژمن ئەسڵەن بۆیە ئەو مسلمانانەی هێناوە کۆمەڵێک مەلا و کۆمەڵێک ڕیشدار و کۆمەڵی خەڵکی مسلمانی خسۆتە پێش خۆی و هێناوێتی بەرامبەر مجاهیدەکان بۆی ئەوان پاشەکشە بکەن یا شەڕەکە بوەستێنن یا دوودڵی و ڕاڕایەن تیا دروست ببێ و بەلبەلەیەک و حربێکی نەفسیان لا دروست یان مسلمانەکان بە مسلمانەکان بکوژن، ئەو کاتە ئەوانش کە تەقاکەن لە بەری ئەمبەرەوە ئەم مسلمانانەی خراونەتە پێشەوە لە بەری کوفرەکە ئەمانە کوژن. لە هەمان کاتیشە هەدەفێکی تر دێتەدی ئەمان خۆیان بەو مسلمانانە ئەپارێزن کە خسوێنەتە پێش ئەو تەتەڕوس پێکراوەکان. ئەمە لە زمانی کۆنا زۆرتر ڕۆشنتر بوو، چونکە هەرچەند لەم زمانەشە هەر هەیە، بەس لەو زمانە لەبەرەوە لە دوورەوە تیریان هاویشت یەکەم جار ئەنجا کە نزیکترە بوون و ڕمیانە گرتە یەکتری ئەنجا شمشێریان بەکارەهێنا. ئەوانیش وایاندا ئەنا کە ئەگەر مسلمانان بخەنە بەردەمی خۆیان تیرەکان بەر ئەوانەکەون بەر مسلمانانەکەون، ئەمانش هاوارەکەن شایەتمان دێنن دوای ئەو بەرامبەرەکە جویان لێ بە بەلبەلەیەکەکەوێتە ناوێنەوە چۆن ئێمە تەقە بکەینەوە مسلمانانە بکوژین، چۆن تیر بهاوین، چۆن ڕم بهاوین. لەم زەمەنەشا بە هەمان شێوێ جاری وایە جەبهەکە خۆی وایە جەبهەیەک دروستەکەن و ئەڵەن ئەمەی ڕیزی پێشەوە هەموو ئەو مسلمانانەی لێدانن بۆ ئەوەی بەرەی ئیسلامەکە تۆپ بە و جەبهەیەوە نەنێ، هجومیش نەکاتە سەر ئەو شوێنە، ئەوان لە لایەکی کەەوە مەشغوڵیانەکەن و هجومەکەن سەریان. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ هەر لەو مجەلدی 28 لاپەڕە 537 بە دواوە ئەفەرمێ تەنانەت ئەگەر لە ریزی ئەو مسلمانانەدا کە تەتەڕوسیان پێکراوە پیاو چاک و مسلمانی باشیش هەبوو کە لەناو خەڵکیە چاکتر و پاکتر ناسرابوون و نەئەتوانرا بەبێ کوشتنی ئەم مسلمانانە بگەنە سەربازانی تاغوت، ئەمانیشە کوژرن. پێشەوایانی شەرع لەسەر ئەوە ڕێکن کە ئەگەر سوپای کافران تەتەڕوسیان بە مسلمانان کرد و مجاهیدان خەمیان بوو کە ئەگەر ئەوان نەکوژن دوژمن زەفەر بێن ئەهێنێ بۆیان و بۆ داگیرکردنی شوێنەکانی تریان دێتە پێشتر، جائیزە هەمووان تیرەبارانکەن بەڵام بە نیەتی کوشتنی سەربازانی تاغوت. ئەگەر ترسی هاتنە پێشەوەشیان نەبوو لەسەر قەولی دووەمی زانایان و شەرعناسان هەر جائیزە هەمویان تیرەباران بکرێن، یعنی لە هەردوو حاڵەتەکەی هەر جائیزە بەڵام نیەتیان کوشتنی سەربازانی کوفرە. ئەمە لە لای هەندێک خەڵک نیەت حساب بۆ نیەت ناکە وەکو ئەو جێ لە پیاوانە لەنجا تۆ فی کول لە حوال هەریان کوژی ئیتر نیەتەکە چ تەسیریە، بەڵام نیەت لە ئیسلامە دەوری هەیە، نیەت ئەحکامی لەسەر دروست دەبێت. ئەنجا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ جا هەر کەسێک لەوانەی ئەو بەر بە مەزلومی کوژرا حکمی شەهیدیە بێت، چونکە ظاهرەن ئەوش لە پێناوی خوای گەورە کوژراوە لەسەر نیەتی خۆشی زیندووەکرێتەوە. کوشتنی مسلمانی تەتەڕوس پێکراو گەورەتر و دژوارتر نییە لە کوژرانی مسلمانە مجاهیدەکانی ئەمبەر، بە تایبەتی کە جیهادەکەش لەسەر مسلمانان فەرز بوو بێ. کوشتنی مسلمانی ئەوبەر خەتەر نییە، خەتەرتر نییە لە کوژرانی مجاهیدانی ئەمبەر، چونکە مسلمانانی ئەوبەر کە تووشی فیتنە کراون بۆیان نییە جەنگ بکەن بەرامبەر بە مسلمانانی ئەمبەر، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە مسلمان داوە لە جەنگی فیتنەدا شمشێرەکە بشکێنێ نابێت جەنگ بکە ئەگەر بشکوشتێ. عیبارەتەکە ئیبن تەیمیە لێراتەوە بوو ڕەحمەتی خوای لێ کەوا بوو ئەگەر هاتوو مسلمانێک ناچار کرابوو لە ریزی پێشمەرگەی تاغوتا بێ، لە ریزی ئەنتی تیرۆرا بێ، لە ریزی ئاسایشا بێ، لە ریزی ئەو پۆلیسانەیە بێ کە هێرشێک دێنن بۆ سەر مسلمان و بۆ دەستگیرکردن و گرتنی و بە هەزار حجەی ترکە هەیەە، ئەم مسلمانە ئەگەر مقاومەی ئەوانە بکە لەناو بەرامبەرەکانە مسلمانی حافظ قورئانی ناچارکراویشی تیابێ و بکوژرێ تەواو بوو، کابرای مجاهید هیچ مەسئولێتێکی لەسەر نیە، خاستەن ئەو نەئەبوایە لە ناویان نابێ و نەژەبوایە هجوم بێنێتە سەریان و ئەم کەسەش کە بە زۆر کردویانە بە پێشمەرگە بۆی هجوم کاتە سەر ئەهلی ئیسلام مەفروزە کلاشینکۆفەکەی بفەوتێنێ، مەفروزە لوولەکەی خوارکات و مەفروزە دەرزەکەی بشکێنێ، شتێکی وا بکە کە پەچی بکەوەی لەوێ هەروە بزانن چەکیشی پێ
وابزانن تەقەشەکە بەڵام هیچ ناکە. ئەو کاتەش حتا ئەمەوەکو ئەوایە کە ئەڵێن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی داوە کە لە جەنگی فیتنیا شمشێرەکەی بشکێنێ، ئەمەشە بێ ئاوا بکە، نەک بڵێ وەڵای دێت چارم چیەوە بێ بڕۆمە پێشەوە بەخوا برام ئێمە هجوومەی ئەوان ڕانەگرین ئەوان دێن و خاستن بە تەقینەوەی مفەخەخێکیان پێ خوانە تەقێنەوە پیامانە. ڕۆحی تۆ لە لای خوای گەورە لە ڕۆحی ئەوەی بەرامبەر چاکتر نییە. تۆ نە ئەبوو بچیتە ناویان و تۆ خۆت لەژێر ئاڵای کوفرای، تۆ پارێزگاری لە تاغوتەکەی، تۆ لەگەڵ مرتەدەکانای، تۆ لەگەڵ ئەو کەسە بێدینانای بەرامبەرەکەت ئەهلی ئیمان و ئیسلامە، تۆ بۆچی چوویتە ئەوێ؟ لەبەرەوە جائز نییە. و ئەم حجێش حجەیەکی بەتاڵ بوو کە وتیان ئەبێ بەرەی کوفر و بەرەی ئیمان، ریزی ئیمان و ریزی کوفر لێک جا ببنەوە، دارالئیسلام و دارالکوفر هەبێ بۆ ئەوەی کە جیهادەکە بکرێ. هەروەکو بینیمان دەیان حاڵەت هەیە کە مسلمانان هەمووی تێکەڵە بنەوە لەگەڵ ئەهلی کوفر و حاکمە مرتەدەکان و هاوکارە و هاوبارەکانیانەوە، لەبەرەوە ئەشێ جیهادەکە هەر بەردەوام بێ